بري خاطر بخوازم نشيك لزقين هيا آقر بالسوكا لنجيكتيا ديمانا ببينن أفكاري من فرهاد دولا مري لويدري فرهاد چه بویر چی بویا چیه زیان چنه و چه آگر بلنگیره بلوخين اما نزيكي بسخولك كبازاري لانجا دوباره اغري قلتوا ام دي مني دبيني نيو جرجي بازاري لانجا تكل بازار جورو مليكاني شاري حولير چان خولك قبل تري اغريكي زور بازاري لانجا دا بورشيوا يعني ورده اغركا لا تشانا كدن دا هرتي تیمەکانی بەرگری شارستانی هەولێر هەیە نێو شار و دەرەوەی شار هەمویان پەیوەندیان پێوە کراوە گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە بەڵام چونکە بازاری لەنگا زۆربەی ئەو کەلوپەلانەی کە تێیدان جلوبەرگ و پێداویستی ئافرەتان و منداڵانە بازارێکی ملیە یعنی کۆنتڕۆڵکردنەوەکەشی زۆر زەحمەتە ئەمە جاری دووەمە بازاری لەنگە ئاگر دەکرێت بەو شێوەیە زۆر فراوانە 2018 بەو شێوەیە ئاگری کرد بەهۆی ئاگرەکەەوە 1288 دوکان بە تەواوی سووتان ینی زیانەکەی 2018 زیاتر لە 18 ملیار دینار خەمڵێنرا تیمەکانی بەرگری شارستانی بەو شێوەیە خەمڵاندیان ئێستا تیمەکانی بەرگری شارستانی هەمویان لە ئامادەباشیدان ئەو دوکانان ئێستا لە کۆتایی داخستنی بازاری لەنگە بووە کاژێر حوت و نیو نزیک کاژێر هەشت بووە ئاگرەکە وردە دوکاندارەکان سەرقاڵی داخستنی دوکانەکانیان بوون بگەڕێنەوە ماڵەوە لە ناکاو کڵپەی ئاگر دروست بووە تاکو ئێستا دیار نییە کە شۆتی کارەبا بووە یانیش هۆکارێکی دیکە بووە کە ئاگرەکە سەری هەڵداوە بەڵام تیمەکانی بەرگری شارستانی هەمویان لە شوێنی ڕووداوەکان سەرقاڵی ئەوەن ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت دیانی کەم پێش بە ئاگرەکە بگیرێت ئاگرەکە لەوە تەشانە نەکات و زیانی گەورەی نەبێت وەکو ساڵی 2018 کە دوکانێکی زۆر سووتە هەرچەندە ئەمجارت لەنگە نۆژان کرایەوە لەسەر سیستەمێکی زۆر باشتر یعنی سیستەمی بەرگری شارستانی و ئەو بەتاوی ڕاکێشتا بوو بۆەوەی ئەگەر حاڵەتێکی لەو شێوەیە ڕووبدات بتوانێت کۆنتڕۆڵ بکرێت بەڵام تاوەکو ئێستا دیارنیە کاخۆ ئەو سیستەمەی کە بۆی ڕاکێشتا بوو لەو دوکانەکاندا کاری کردووە یان نە بەڵام تیمەکانی بەرگری شارستانی ئێستا سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەن و خەڵکی زۆریش لێران دوکاندارەکان ئێستا هەمویان ئەوانێک کە چوش بوونەوە هەمویان گەڕاونەتەوە چکە ئێستا بەشێکی زۆریان هاتوون بۆی باڵ و موکی خۆیان لە نێو دوکانەکاندا دەربێنن و لانیکەم زیانێکی زۆر فراوان دەکەن خەڵکی زۆریش لە سەر شەقام یان لە دەوروبەری دوکانەکان وەستاون ئەمە بۆتە هۆی ئاستەنگێک بۆی بۆ تیمەکانی بەرگری شارستان ئاگەی یارمەتی بدەیت لێرە ئەگەر وێنەگرەکە بێت ئێرە یعنی لێرە ئەمە تیمەکانی بەرگری شارستانی یانێ ئەمە شەقامی سەرەکیە شەقامی 100 مەتری بۆ ئاراستەی فامیلی مۆڵ داوات یعنی هەم کاتێکی قەرەباڵغی ترافیکە بخین دەبینێت بۆ تا ئاستەنگی بۆ تیمەکانی بەرگری شارستانی بۆی بتوانن کۆنتڕۆڵی ئاگرە بکەن یعنی تیمی پزیشکی تەمی تەندروستی هەمویان لێران پۆلیسی هەولێریش هەمویان هەموو هاتوون ئەمە دوکاندارەکان هەمویان سەرقاڵیەوە ئێستا بەشێکی زۆری خەڵکیش یعنی دڵخۆین هێشتا ئاگر گەلێکی مەزنە فەرهاد وها خوایە نەدیارە فەرهاد ینی دڵکە وردە فراوانتر دەبێت مەزنتر دەبێ ئێوی دیکەم ڕێ بدەن ئاگرەکە لە تەشەنەکردندا هەیە ینی ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە تیمەکانی بەرگری شارستانی سەرقاڵی کۆنتڕۆڵکردن بەڵام ئاگرەکە ینی وردە تەشەنە دەکات زیاتر دەبێت یعنی ئەگە دیژمەنەکان ینی فراوانتر دەبێت و دەستێت لە نێو دوکانەکانی دیکە هێشتا خەڵکێکی زۆر لە نێو دوکانەکاندا بووە بەڵام چووکە هۆی بەهۆی کارەباوە بەهۆی ئاگرەکەەوە کارەبای دوکانەکان هەمویان کوژێنراونێتەوە ئەو خەڵکی کە سەرقاڵی دوکاندای ینی کڕین و شتیش بووە ئێستا وردە هەڵدەین ئەوانە ڕادەکەن دوکاندارەکان سەرقاڵیەوەن کەلوپەلەکانی خۆیان لە نێو دوکانەکان دەردێنن بۆی لانی کەم زیانێکی کەمتر بەر دوکانەکانیان بەریان بکەوێت هەمویان تیمەکانی بەرگری شارستانی یانی داوا لە خەڵک دەکات پۆلیس هەمویان داوا لە خەڵک دەکەن دوکانەکان چۆل بکەن تیمەکانی بەرگری شارستانی ینی پۆلیس هەمویان لەسەر شەقامی 100 مەترین داوا لە خەڵک دەکەن لانی کەم شەقامەکان چۆل بکرێن ڕێگاکان بکرێنەوە بۆ تیمەکانی بەرگری شارستانی بۆی تیمەکان بتوانن لانی کەم بە ئاسانترین
کاتدا بگەنە شوێنی ڕووداوەکان من لەگەڵ گوتەبێژی بەرگری شارستانی هەولێر قسە بکەین وتی یعنی پەیوەندیمان بە هەموو بنکەکانی ناوشار و دەرەوەی شار پۆلیس یعنی تیمەکانی تەندروستی هەمویان کردوونە بۆی بگەنە شوێنی ڕووداوەکە ئەمە یعنی ئەگەر خەڵک هاوکار بێت من دەبێت ئەم دیمەنانی پیشان بدەم دڵ بخۆین ئاگرەکە لەم دیوە زیاتر تەشەنە دەکات یعنی وردە وردە ئاگرەکە فرهاد هیوی دکن شوفێرên taksiyan ji xwediyên taksiyan kunal me gudarî dikin de otomobîlên xwe ne radyoya rûdawê vekirine gudarî dikin hêvî dikim rê bidin hêzên asayîşê polîsan û bergiriya sivîl ku bikaribin birhetî karê xwe bikin û rêl pêşiya mezinbûna vî agirî bigirin Ferhat ev navenda bazarê lengê ye Ferhat ev navenda bazara lengê ye yan bazara li kêleka riya 100 metrî ye çi beş ev cihê ku agir pêketiye بەڵێ دڵ بخوین ئەمە نێو جەرگەی بازاڕی ینی لەنگەیە ئەمە کۆڵانە فراوانەکە کۆڵانە گەورەکەی لەنگەیە لەسەر شەقامی 100 متری ئەمە یەکێک لە کۆڵانە گەورەکانە لەم کۆڵانە گەورەیەوە داخلی نێو شەقامی 40 متری دەبی ئەمە کۆڵانە گەورەکەی ینی دوکانێکی زۆر لەم ئاراستەیە هەندا ینی ئێستا ئەگەر سەیری شەقامەکە بکەی پۆلیس تیمی 104 ڕێگاکەیان داخستووە داوا لە خەڵک دەکەن یعنی بەم شەقامە بەم سایدەی 100 متریەوە هاتوو چۆنەکەن لانیکەم هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی هاوکاری تیمەکانی تەندروستی بکرێت ئەگەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی شەبێت ئەمبوڵەنسەکان بتوان بەسووترین کات بکەنە شوێنی ڕووداوەکە بتوانن برینداران ئەوانەی کە بەهۆی ئاگرێکەوەگەن زیانیان بەرکەوتی بگەن تیمەکانی نەخۆشخانەکان فریا کەوتنەکان فرات لەوانەیە شەقامە لە جادەیەدارەکان لە جادەیە 40 متری فەرهاد لەوێ دەرێژی هێزن بەرگریە شارستانی کۆم بوونەش بوو کۆ ئاگر گیشتیە وێ دەرێ ئاگر گیشتیە 40 متری ئاگرەکە هێشتا نەگەیشتۆتە ئاراستی 40 متری بەڵام بە دەوری بازارەکە هەمووی تیمی بەرگری شارستانی هەیە هەمووی بڵاوی پێکراوە بۆی لە نێوە یعنی بۆ ئەوەی لە نێو بازارەکەش بە ئاراستەی 40 متری و بە ئاراستەی لایەکانی دیکەی بازارەوە تیمەکانی بەرگری شارستانی بگەنە نێو جەرگەی بازارەکە لانیکە ئێستا ئاگرەکە لەم شوێنە زۆر لە فراوان و لە تەشەنەکردندا ینی زیاتر لە 20 ئۆتۆمبیلی بەرگری شارستانی ئێستا لە نێو شەقامی 100 متری بە دەوری بازاری لەنگەدا بڵاوان پێکراوە ینی بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆلی ئاگرەکە بکەن بەڵام بوودەوردا چکە بایەکی کەمیشی لەگەڵە ئەم باە بۆتە هۆیەوەی کە ئاگرەکە تەشەنە بکات بنمیتی ئەم دوکانانەش هەمووی سندویچ پەنەڵە بەشێکی سندویچ پەنەڵ و بەشێکی جەمەلۆن و یانیش لە نێو دوکانەکانیش کەلوپەری جلوبەرگ هەیە ئەو جلوبەرگانەی زۆربەی لێرە دەفرۆشێن بەشێکی مادەی پۆلستەر و ئەوانەی تێدان ینی ئەم جلوبەرگە هۆکارێکی سەرەکی تەشەنەکردنی ئەم ئاگرەیە دڵ بخوین ئەم ناوچەیە ئەم دوکانانە زۆربیان لە نێو بازاری لەنگە دوکانی پێڵاو دوکانی جلوبەرگ دوکانی کەلوپەلی منداڵان ینی بازارێکە گەلێکی قەرەبەلەغەژی ڕاستی پلاستیک ئەو شتانەی هەمووی تێدان ینی بازارێکی ملی گەورەی شاری هەولێرە ئەم ئاگرێکە دروستیش بۆ تا کوێستا دیارە کاخۆ شۆڵی کارەبا بووە یانی شۆکارێکی دیکە بۆتە هۆی دروستبوونی ئاگرەکە تیمەکانی بەرگری شارستانی سەر قاڵیەوەن بۆی ئەم کالوپەلەی کە لە نێو دوکانەکان بەردەوام فرۆشرا و هەندەش فرۆشێن هەر کاتێک کە ئەوە لەم بازارە دروست دەبێت ینی کۆنتترۆلکردنەوەکەی زۆر ئاستەمە فەرهاد تیمی دیکە بەردەوام ئەستاوت ئۆتۆمبیلێکی دیکەی بەرگری شارستانیە بینم ئیفایی هات بەرگریە ئاگرەکە چۆن نێو دوکانەکان بوو چۆن بوو سارە نۆبەر ڕاگرت تەلەفۆن لەگەڵ وەختەشی ئەو عرەسە بە سەیرە ئاگرە تەقەی بکەم مرة كاكا تقيب قلت ممنوع قلت محتاج تقيب كاكا تا ودي تلفون نص باص ذكر ولا دقيقة شبيس وزو برادر أنا هات أول داري أقول لك لو ركني بو لكام ركني لو سريبو ركني آخري لو ياك جان دوا شوف لزاني أقول لك توم وكو كهرباء بوني دم أما السعر كان يكسب بدو بري قلت كاكا تقيب كبشر خرب بيها وكاري أقول لك كسكبو كاجي تامبو بالضبط والله تقريبا نيو ساعات بيتن نيو ساعات بس بيان زقدة بي أقول لك يوندك جان دوا أو كابري عرسكا خرك كلا جريسو حتى عريق يشتري تشنيك اللي باي او هالرويسو خارج انا عندنا ابو بدايتي يعني بينيت شوف كهرباء ابو شوط كهرباء لو ركنيز اخري بو لدري وي دكانه كان بو يا تشون
لسه دكانه كامبو لەسەر سەقفی دوکانەکان بوو برده كامبو لسه سريبو هلا يا باقي معرضك تقيت كاك خرج كاري كاك دسكبو والله من لو صد بازم كي قلت كاك باش تلخم مالو كره باشە دوکاندارەکان ئاگر کوژێنەوەیان نەبوو بیگەری کوژێنەوە والله بو او خرك سول بو عرس وشي ساق قلت كاك تقيت خرج كاري تقي زوري كرت باش بو عندك خرج كاري كاك جيش للسريو هو الري بس كدني زعمت زوره طب بس هذا كيفي تبي كابرا قادر ماینیە والله يجي زياد نازل او كبس السريو او بيش الجيران يعني بتو يبوك شنو بشي هذا سي رينيا او باغري كوا تشاني كيلو تاع گشتنا عندك انا اغري جسكبو تیمەکانی بەرگری شارستانی زوو گەیشتن والله اگشتنا اول زاري او بريان شادوا بس كتا ويان شادوا تو جوري سليرش تشانا كريا ليرا يعني سانا بيدن رئيس رينيا او خركه هم زانا او رينيس او بستجوري يعني كونترولكردنی زەحمەت والله زعمتك اللي ودك كتنا عند بدايتك باش وقا بدايه زوبات بنا فرهاد راسي تواتن فرهاد او برادران نجاجات من بلغيان بس سكتنا او كاريان كردن يوين دران جاندو دەستەکان فرهاد ساما ساماچێ ساما غفور زانا بەڵێ دەبین زانا دبێژم فرهاد gelekî spas hûn dibînin temaşevanên hêja agerekî gelekî mezin bi bazara lengê ketiye bazara lengê li Hewlêrê bazareke gelêrî millî ya gelekî mezin e niha xortek bi navê zana ku şahidê bûyerê ye ji peyamnêrê me ji Ferhat Dolemerî ra dibêje Hewlûyê derê bûye şorta kehrebê bûye yanî kontaka kehrebê bûye agerekî gelekî mezin bi bazara lengê ketiye xuya ye ziyan hêvî dikim ziyan tenê madî bin tu ziyanên canî tu nebin bêguman ev top storiya me ye niha ez xatir ve bixwazim stûdyo teslîmî Şaho Emîn dikim ew ê bi derbarê vê şewatê de zaniyariyên zêdetir bide we xatirê we